مێژووی حیزبایەتی لە ناو کووردا مێژوویەکی زۆر کۆن نییە. لە سەرەتاکانی سەدەی 20دا لە ڕۆژئاواییەکانەوە فێر بووە حیزبی سیاسی دابمەزرێنێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە، بۆچی شێوازی کاری حیزبی لە ڕۆژئاواییەکانەوە فێر نەبوون؟ یان بۆچی حیزبە کوردیەکان لە حیزبە ڕۆژئاواییەکان ناچن؟ پێدەچێت تەنها خاڵی هاوبەشی حیزبی کوردی و حیزب لە وڵاتانی ڕۆژاوا ئەوە بێت کە هەردووکیان بە خۆیان دەڵێن حیزب، جیالەوە لە هەموو شتێکدا جیاوازن. بۆ نمونە ئەم جیاوازیانە هیچ حیزبێکی وڵاتی ڕۆژاوا هێزی چەکداری نییە و هەرگیزیش حیزبەکان بۆ یەکلاییکردنەوەی کێشەکانیان بیریان لەوە نەکردوتەوە پەنا ببەنە بەرچەک و توند و تیژی، یان ئەگەر لە وڵاتێکی ڕۆژئاواییدا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیدا بزوتنەوەیەک هێزی چەکداری بووبێت، ئەوە دوای قۆناغی ڕزگاری نیشتیمانی هێزی چەکداری هەڵوەشاندوتەوە. بەڵام لە کوردستان زۆربەی حیزبە کوردیەکان هێزی چەکداریان هەیە. حیزبە چەکدارەکان زۆر جاریش بۆ یەکلاییکردنەوەی کێشەکانی نێوانیان پەنایان بۆ چەک بردووە و کەم حیزبی کوردی هەیە لە قۆناغێک لە مێژووی خۆیدا شەڕی ناوخۆی نەکردبێت. حیزب لە وڵاتانی ڕۆژئاوایی سەرچاوەکانی داهات و داراییان ڕوونە. سێ سەرچاوەی داهاتیان هەیە. یەکەم، بە پێی ژمارەی کورسیەکان لە پەرلەمان ساڵانە حکوومەت پارەیان پێدەدات. دووەم، ئەندامانی حیزبەکان دەبێت مافی ئەندامەتی بدەنە حیزبەکانیان. سێم، لە کاتی کەمپینی هەڵبژاردنەکاندا کۆمپانیاکان و لایەنگرانی حیزبەکان بە پێی ڕێژەیە کە یاسا دیاری کردووە پارە دەخەنە سەر بانکی حیزبەکان. بەڵام لە کوردستان حیزبەکان جگەلەوەی بە پێی ڕێژەی کورسیەکان پارە لە حکوومەت وەردەگرن، بەڵکو بەوتەی بەشێک لە چاودێران حیزبە چەکدارەکان لە ڕێگەی جۆرا و جۆرەوە دەستیان بەسەر پارەی حکوومەتیش داگرتووە. حیزبەکانی هەرێمی کوردستان مافی ئەندامەتی لە ئەندامەکانیان وەرناگرن، بەڵکو بۆ کۆکردنەوەی زیاتری خەڵک لە دەوری خۆیان لەو پارەی حکوومەت کە دەستیان بەسەری داگرتووە پارە دەدەنە بەشێک لە ئەندام و لایەنگرەکانیشیان. هەروەها زۆربەی حیزبەکان پێویستیان بەوە نییە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا پارە لە کۆمپانیاکان و ئەندامەکانی خۆیان وەربگرن، بەڵکو خۆیان خاوەنی کۆمپانیان و لە کاتی هەڵبژاردنەکانیشدا وەک بەشێک لە چاودێران دەڵێن حیزبەکان پارە بەسەر خەڵکدادا بەش دەکەن لەو پارەیی کە لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە دەستیان بەسەری داگرتووە. کاتێک حیزبێک لە وڵاتانی ڕۆژاوا لە هەڵبژاردنەکاندا دەدۆڕێت، ئەوە سەرۆکی حیزبەکان شکستەکە لە ئەستۆ دەگرن و دەست لە کار دەکێشنەوە و سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرن. بەڵام لە کوردستان تا ئێستا یەک جاریش ڕووی نەداوە سەرۆکی حیزبێک هۆکاری شکستی حیزبەکەیان لە ئەستۆ بگرێت و دەست لە کار بکێشێتەوە. زۆربەی حیزبەکان کەسایەتیەکی پیرۆزیان بە سەرۆکەکانیان بەخشیوە، تەنانەت یەک جاریش ڕووی نەداوە حیزبێک دام بە شکستی خۆی دابنێت و بەردەوام خۆیان بە حیزبێکی سەرکەوتوو براوە داناوە. زۆر جار لە کوردستان کاتێک حیزبێک لە سیاسەتەکەیدا شکستی هێناوە، ئەوە بەوتەی بەشێک لە چاودێران ئەو حیزبە قەیرانێکی سیاسی دروست کردووە یاخود پەنای بۆ هێزی چەکداری بردووە کە لە هەردوو حاڵەتیشدا باجی شکستی حیزبەکە هاوڵاتیان داویانە. لە وڵاتانی ڕۆژاوایی هەر حیزبێک بە پێی ئایدۆلۆژیەکانیان نوێنەرایەتی بەرژەوەندیەکانی چین و توێژێکی کۆمەڵایەتی دەکات. بۆ نمونە لە ئەمریکا دیموکراتەکان باز لە پەرەپێدانی بیمەی کۆمەڵایەتی دەکەن، یان باز لە وەرگرتنی باجی زیاتر لە کۆمپانیا گەورەکان و دەوڵەمەندەکان دەکەن و کۆماریەکانیش بە پێچەوانەوە باز لە کەمکردنەوەی باج لەسەر کۆمپانیا گەورەکان دەکەن. بەڵام لە کوردستان هەرچەندە حیزبەکان بە پێی بەرنامە و پرۆگرامەکانیان هەڵگری ئایدۆلۆژیای جیاوازن، بەڵام لە کرداردا کەمترین جیاوازیان هەیە. لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا حیزبەکان بە چەپ و بەڕاستیانەوە زۆرترین بەڵێن بە هەموو چینەکانی کۆمەلگا دەدەن، بە تایبەتیش هەمویان خۆیان بە حیزبی خەڵکی هەژار و کەم داهات دەزانن و زۆرترین بەڵێنی خزمەتگوزاری دەدەن. بەڵام دوای تەوابوونی هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەک لە ژیانی هاوڵاتیاندا دروست نابێت. لە وڵاتانی ڕۆژاوا حیزب حیزبی دەنگدەرانە و تەنها لە کاتی هەڵبژاردندا حیزبایەتی زەق دەبێتەوە. بەڵام لە کوردستان حیزب حیزبی سەرۆک و کادیرەکانە. حیزب هەمیشە و لە هەموو بوارەکانی ژیاندا دەستێوەردان دەکات. تەنانەت حیزب لە دادگاکان و لە زانکۆکان و لە کێشە کۆمەڵایەتیەکانیشدا دەستێوەردان دەکات. بەم هەموو جیاوازیانەوە سەیر ئەوەیە حیزبە کوردیەکان لە نزیکەی 100 ساڵی ڕابردوودا هەر هەمویان بە بەردەوامی پێداگریان لەسەر چەند ڕوشمێک کردوێتەوە: دیموکراسی، وەلانانی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و
ڕەچاوکردنی بەرژەوەندی نیشتیمانی، چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی دانوستانەوە، شەفافیەت، دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و دابینکردنی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی کەمداهات. کۆمەڵێک دروشم کە هیچ کامیان تا ئێستا بەدی نەهاتوون.